دیارە ئێمە لە ناوەندی ڕابوون لە گەڕەکی قالاوە ئەنجومەنی سەربەرزی کۆمەڵی ئیسلامی مەدرسەیەکمان هەیە ئەمڕۆکە زیاتر لە 110 قوتابیمان هێنا بۆ پشکنین بۆ نەخۆشخانەی بەخشین خۆی گەورە پاداشتی کارمەندان و بەرپرسانی نەخۆشخانەکە بداتەوە کە بە خۆبەخشانە توانیان ئەم کارەمان بۆ بکەن پشکنینەوەیان بۆ بکەن و هەر قوتابێکیش پێویستی بەوە بێت بە دوواداچوونی بۆ بکەن بە راپۆرتەوە ئەیدەنەوە دەست ئێمە و ئێمەش ئەیدێن و دەست دایک و باوکیان ئێمە سوپاس و دەستخۆشیان لێەکەین ئەوان ئێمە دیارە دەمێک بوو چاوەڕوانی مەوعیدێ بووین بۆمان دابنێن و هاوکارێکی زۆر باشیان کردین دکتۆرەکان ئەو کارمەندەکان کە لێرن بە شێوەیەکی زۆر باش بە دەممانەوە هاتن خی گەورە پاداشیان باتەوە سنتەری دانی بەخشین هەستین بە پشکنیدان بۆ نزیکەی سەڵدە مناڵ لە ناوەندی ڕابوونەوە بۆ بەخشانە ئامادەشین بۆ خزمەتی زیاتر وەکو پێویستی ئێمە سەرەتا پشکنیان بۆکەین بە پێی پێویستی دانەکانیان کلۆری بێیان کێشان بێ یان ڕاستکردنەوەی پێویست بێ دیاریەکەین بێ پێویستە ئەگەر خێزانەکانیان ئەگادار بکرێتەوە پاشان سەردانمان بکەنەوە.